بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. ڕازاوەیە ئەتوانێت کەسانی کە حەزیان لێ سفرەیان ڕازاوە بێ و مەنزەڕێکی جوان بێ ئەم خواردنە بەکاربێنن. بۆ مەقلوبەکەش پێویستمان بە مریشکە، ئەم شێوازەی کە من ئەیکەم مریشکە، گۆشتە، قارچکە، کەرەستەکانیش هەر سەوزەیە کە پێت خۆش بێتوانی لای بەری، ئەتوانی بۆی زیاکەی شتی تریشی ئەتوانی بۆ زیاکەی، چونکە مەقلوبە خۆی نایی بەخۆیەتی ڕازاوە. مەقلوبەکەی ئێمە زیاترە شتانەمان بەکارێناوە کە بە سوودە سەوزەی زۆرتیایە. ئێمە لە مەقلوبەیە شعری بەکار ناهێنین، واتە ماکەرۆنی بەکار ناهێنین. کولەکەیە، باینجانە، پەتاتەیە، ئەنواع بیبەرە و تەماتەیە. ئەوەی زەڵاتەیەکیشتان بۆ ئەەکەم، زەڵاتەکەمان ئەویش هەر زینێکی جوانی ئەبێت، تامێکی خۆشیشی هەیە، ئەویش هەر بۆ ڕازانەوەی مێز زۆر جوانە و خارمانێکە ئارەزویان ئەوەیە مێزەکەیان ڕازاوە بێ. ئیشەڵا ئەویش شێوازەکەی دائەنین سە دروستی ئەەکەین لە بەرچاوتانە کە هووە گێزەرە، ئەویش بەخواستی خۆچی حەشوەکەی چ شتێک پێت خۆشە چیت لە بەردەسا بێ ئەوە ئەتوانی ئەوە بکەی. ئێسش لەگەڵمان بن، کەرسەکان وردەکەین و سووریانەکەینەوە هەر هەمووی. جا هاوڕێیانم مەرج نییە تۆ بە شێوازی من بیکەی، دووسێ شێوازی هەیە. ئەتوانی قاشقاشی گەورە بیکێشتوانی هەموو کەرەستەکان بە چین دابنی. من بەم شێوەیە ئەیکەم، بە شێوەی بازنەی ئەیکەین باینجانەکە. تۆ توانی بە شێوەی قاشقاژانی هەر شتێک کە خۆت پێت خۆشە، توانی هەش داهێنانە، هەچ حەز و ئارەزوێکی تیای هەیە ئەوە بەکاربێنی.
خانمانی خۆشەویست کەرەستەکان بە جۆرێک سوورەکەینەوە کە یەکسەر ببێ بۆ خواردن چونکە ئێمە برنجەکەمانەکەین بە پڵاو کاتێکی زۆر لە دوای ئەوەی شتەکانمان سوور کردەوە پێچامانەوە کاتێکی زۆر کەمی ئەوێت لەبەرەوە بێت جوان سوور بێتەوە عنی کاڵ و کرژ نەبێت گۆشتەکەمان قوڵاو بێت سوور کرابێتەوە چکە بەس ئەوەنە دەم بکێشە برنجەکە و تەماتە و شتەکە تام باتەوە سەر خواردنەکە. خۆشەویستانم شتەکانمان هەمووی سوور کردەوە بە جۆرە سوورمان کردەوە کە بشێ بۆ خواردن ئەوە نەبێ بڵێ ڕقی تیامان بێت و ئەوانە برنجەکەشمان جوان دەمی کێشاوە پڵاوە یەکەم شت تەماتەکە دانین چکە تەماتەکەمان سوور نەکردوێتەوە لەبەرەوەی بپیشێ لە ژێرەوە کە هەڵی ڕێژی ڕەنگێکی جوان با بە خواردنەکە تەماتەکان لە بنەوە دانین تەماتەی کوردی بێ باشترە تەماتەکە لە بنی مەنجەڵەکە دائنین ئیتر بە ئارەزوی خۆتە چۆن ئەی پێچیتەوانێ ئەوە هیوا هەیە زۆر بە هونەر و بە ئەوە ئەی پێچێتەوانێ ئەتوانین لە پێشا مریشکەکان دابنین ئێمە شتمان زۆر لەما بەکارێناوە گۆشتیش و مریشکیش و قارچکشمان بەکارهێناوەتیایە ئیتر گۆشتەکانە خەینە بنی بۆی کە هەڵمان ڕشت زۆر بە دوایە نەگەڕێی ئاوا ڕەنگین بێ و جوان بێت جوان هەمووی دائەنین لە بنیا لە دوای ئەوە من پێم خۆشە قارچکەکانیش دابنین پێش شەڵەن کوارگ ئیتر هەر کەسە و بە زمانێک اینجا چیەکەین پەتاتەکە تۆزێ ئەوەترە لە چینی ئەتوان بڵێم ئەمە سێهەم بەشمانە هەموو شتەکان دانین ئەتوان بەینجانەکە قاشقاشکەن بە چواردەوری مەنجەڵەکەیە دای بنێن کە هەڵی ڕێژن هەمووی باینجان بێ بەڵام مەرج نییە کە تۆتە مەقلوبە هەمووی باینجان بێ سەیری منی هەتەنها یەک باینجانم تیا بەکارهێناوە لەبەرەوەی کاڵی مەقلوبە بێ ڕەنگین بێت کەرەسەکانی ئەو کەرەسانی کە خۆت پێت خۆشە دای بنیت ئیتر مەرج نییە تۆ بە باینجان هەموو چار دەورەکەی بگریت تۆ توانی گۆڕانکاریەک بکەی ئەم بیبەرانە زۆر گرنگن زۆر جوانە اینجا تام و بۆنێکی ئێجگار خۆشەیە بە خواردنەکەمان چی بەکارەهێنین هەموو کەرەسەکانمان بەکارهێنا تاوان کەرەسەکە لە برنجەکە زۆرترە لەبەرەوەی ئەمانەوێت مەخلوبەیەکی ئێجگار ڕەنگین و جوان دەرچێ بە تام بوون بەرامێکی خۆشی هەبێت لە بەهاراتی شاتەنها بیبەری ڕەش بەکارهێنین حەسەب ئەتوانی ئەویش بەکارنین لەبەرەوەی شتەکانمان تامبوونی خۆشە شتمان زۆر بەکارهێنا بەڵام بیبەری ڕەش ئەتوانم بڵم مەلیکی هەموو خواردنێکە هەمیشە بۆ خواردنەکانم خۆی زبر بەکارێنم لەبەرەوەی تامی خواردن زۆر خۆش ئەکا کەرەستەکانم هیچ خۆیتیان نەبوو ئێستا خۆی پێوە ئەەکەم لەبەرەوەی بێتام نەبێ و تامی خۆی هەبێت چکە خوێش ڕۆڵێکی سەرەکی هەیە اینجا ئاخر شت برنجەکەی تێ ئەەکەین هاوڕێیانم ئەتوانن کشمیش بەکاربێنن بایان بەکاربێنن ئەتوانن شعری بۆ سوورکەنەوە تر بە هەر شێوەیە کە پێتان خۆشە وەکو پێم وتن ئێمە ئەمڕۆ لەم مەقلوبەیە بەس بە سەوزەوات و بە گۆشت کردمان پێمان خۆش نەبوو ئەو شتانە بەکاربێنین جا هاوڕێیانم ئەبێت ئاوا ئەو برنجە چکە ئێمە برنجەکەمان پڵاوە هیچ ترسی وردبوونی نییە ئەبێت ئاوهای لێ بکەین بۆ ئەوەی کە هەڵمان گەڕایەوە قاڵبی خۆی وەرگرێت بەم شێوەیە ئاوهای لێکەین ڕۆنیشمان بۆ خستۆتە سەر ڕۆنەکە داخکەین ئەکەین بەسەر برنجی پڵاوەکە بۆی پڵاوەکەمان بوشک نەبێت ئەگەر ویستان سوور بیکەن برنجەکە لێ ئەنێن بە برنجی سوور لێ ئەنێن عینەن شت هەماشە دووبارەکەنەوە لەوانەیە زۆربەی خانمانیش ئەمە بزانن بەڵام هەیە نازانێت
زۆر ئاساییە، ئەتوانێت بەم شێوازە دروستی بکە. ئێستا ئەمە کۆتا چینی مەقلوبەکەمان بوو. خۆشەویستانم، وەکو بینیتان مەقلوبەکەمان پێچایەوە، هیچی نەماوە، تەنها 20 دقە لەسەر ئاگر بمێنێتەوە و کەمێک ڕۆنێکین بەسەرا، لەبەرەوە ئێمە کەرەستەکانمان هەمووی سوور کراوەتەوە، هیچ پێویستی بە ڕۆنێکی زۆر نییە، تەنها ئەوە ڕۆنێکەکەین بەم بەشەی سەرەوە کە شەور نییە وشک بۆ ئەکەینە سەری 20 دقە خواردنەکەمان ئامادەیە. کاتێکیش پێشکەشتەکەی کە ئەو دقەیە میوانەکە بێ بۆی سار نەبێتەوە هەڵێگەڕینەوە، دوایش پیشانتانین. ئەما بین بۆ سەر ئاگر ئێستا. جا هاوڕێیانم، وەکو پێم وتن من لە شوێنی کارەکەمەوە لەگەڵتانم. ئێستا ئەمە تەڵەبمان هەیە یاپراخی سڵق و گەڵامێ و لەگەڵ ئەوەشا ئیشەکەی خۆمانەکەین، بۆیە ئەبێ لە کەم و کورتیمان ببورن، چونکە ئەمە ئیشێکی تۆزە سەرمان قاڵە ئیشمان هەیە. وەکو ئەبینن تۆزێ ڕۆن زۆر نا یەک تۆز، چکە شتەکانی تر هەمووی بووە ئەوەندە ڕۆنمان بەسە. ئێتر لێ گەڕێن تاچین بەلای زەڵاتەکەمانەوە. خۆشەویستانم، ئێستا دەستەکەین بە دروستکردنی زەڵاتەیە کە تۆزێک تایبەت و زینێکی جوانی هەیە. پێویستمان بەوە ئەبێ بەمە چکە شتەکانمان ئەبێ زۆر وردکرێت، بە جۆرە وردکرێت وەکو کەرەستەی یاپراخ وابێت. وەکو پێشم وتن ئەتوانن هەر شتێکە خۆتان پێتان خۆشە ئەوانەی بە بەکاربێنن. ئەتوانن بۆ نمونە حەزت لە بیبەر نەبێت تێیمەکە، بەڵام من زەڵاتەیەکی ڕەنگینم ئەوێت، تامێکی تایبەتم ئەوێت، بۆیە ئەم شتانێکە بەکار ئەهێنم. بەمە وردیکەی هەمووی وەکو یەکە و زۆر جوانیشە، هەموو ماڵێک لەم ئامێرەی تایە پێم وابێ. ئەتوانین تەماتی تێنەکەی، بەڵام بەڕاستی زەڵاتە بەبێ تەماتە هیچ تامێکی نییە، تەنها لەبەر ئەوەی کە ڕەنگین بێت. تۆزە لەم کەلەرمەکە هاوڕێیان لە ناو سرکەی خورما زۆر بەتامە. تۆزێ سرکەی خورمامان هێنا لەگەڵ خوێە، ئاوەکەمان بۆ گەرم کرد، کەلەرمەکەمان زەرد کرد، وەکو ئەیبینن چۆن بۆ یاپراخ زەردی ئەەکەی بەو شێوەیە کەلەرمەکەمان زەرد کردووە و لەبەرەوەی خواردنەکە چکە سەریعە تۆ داینانین ئێمە خۆش ببێ و ئەوە ببێ. ئێستا ماین لە خەڵات و پێشتان ئەڵێمەوە کە چی تێ ئەەکەین. خۆشەویستان، وەکو ئەیبینن کەرەستەکانمان زۆر بە جوانی ورد بووە، ئەکەینە ناو قاپێکەوانێ. هەرە شتوانی ئاها بیخۆی. زەڵاتەی ورد ئاوا بۆ زۆر باشە بۆ ڕەمەزانیش، چکە ئەم شتانە ئێمە کە بەکارمان هێناوە زیاتر شتی بڵین کەلەرموشت تۆزێک ئەوەیە ڕقا بۆ خۆشکردنی تامی ئەمەشمان. ئێمە پێویستمان بە سرکەی خورمایە، سرکەی خورمامان بەکارهێناوە و لەگەڵ ڕووبی هەنارە و کەمێک خوێ لەگەڵ یەک تۆز بیبەری ڕەشیشی تێ ئەەکەین. جا بە کەوچکێک جوان کەرەستەکانمان هەمووی تێکەڵ کردووە. کەرەستێکی مزر و خۆشی هەیە، ببورن تامێکی خۆشی هەیە. ئەمە جوان تێکمانە وەکۆی بینن زۆر جوانە، ئەبێ زۆر ورد بێت، بورتریش وایە ئەبوو. کەلەرمەکانمان نەهێنین، ئەوها زەڵاتەکەی تێ ئەەکەین، جوان ئەیپێچینەوە و قاپێکی بۆ ئامادە ئەەکەین، وەکو یاپراغ. ئەمە یاپراخی زەڵاتەی پێڵێن، باوا ناوی بنین. خۆشەویستانم، جا ئێمە چیمان هەیە؟ تۆ توانی تەرخونت نەبوو کەرەوزت هەبێ، هەر بۆ جوانکاری قاپێکی ئاوا هێنین، تەرخونەکەی تێەکەین،
چکە بۆنێکی زۆر خۆشەیە بە زەڵاتەکە و ئەشمانتوانی بەشێکی بکەینە ناو ئەمەوە کە تامێکی زۆر خۆشی پێەیە بەڵام من لە بیرم چۆ ویستم تۆزێکی تێ بکەم بەڵام بیرم چۆ چکە زۆر سەرقاڵی هەر چۆن یاپراخی کە لەرم ئەپێچنەوە ئاوهایی بۆ شێوەیە گەر بکرێت بتێتم و تۆڵ بێت چیلکەی دان هەیە بۆ دارانە توانی بیوەستێنی هەر یەکسەر بیشی خۆی لەگەڵیان ئەوە شتێکی زۆر جوانە بێت توانین بە شەڕەقانی لێ بکەیتەوە بۆی جوانتر بپێچرێتەوە چا هاوڕێن ئەمە ئەتوانن لە ماڵەوە دروستی بکەن بۆ کسێک بێنن تایە دروستکەن تامیشی خۆشترە بێت ئامادە بێت ئەتوان هەموو کاتێک پێشکەشی ماڵ و مناڵتانی بکەن بە هیوای ئەوەم کە سفرەتان ڕازاوە بێت هاوڕێن ئەتوانن چۆن کەلەرمەکەمان زەرد کرد ئەتوانن خەیار ترۆزی ئەو شتانەی کە ئەکرێ بە مەحشی لە ناو خەل و خوێە زەردی بکەیت وەکو خیارشۆری لێت ئەویش هەڵی کۆڵی بەو شێوەیە ئەتوان ئەم شتانەی تێ بکەن شتێکی زۆر جوانە مەنزەرێکی زۆر جوانە بێت توان پێ بڵێن مەحشی زەڵاتە دایم حازر هەتان بێ لە ماڵەوە ئیتر بۆ تاموش شتەکەشی ئاوا تۆزێک بۆی ترشێکی بات توانی تۆزێ لە ڕووبە هەنارەکەشی پێوە بکەین چکە کەلەرم تۆزە خاوە ئێمە هەوڵێن بەم شتانە تۆزە تامی بینێ بەڵام سوودێکی ئەجگار زۆریشی هەیە خاستەم بۆ ڕەمەزان شتوانین ئەمە هەر ئاواهی پێشکەشکەین خۆشەویستانم ئازیزانم ئێستش مەقلوبەکە هاتوینەتە کۆتایی هەڵمان ڕشتووە ماشەڵڵا تەبارەکە ڕەحمان مەقلوبەکەمان بەم شێوەیە بوو هیوادارم سوودێکم پێگەیانە بێتن بۆ شێوازی خواردنەکەشی هەر کەسە بەربەلەمی خۆیانێت چی بوێت ئەتوانێت بیکاتە قاپەکەی وەشتوانێ ئەوەی کە پێی خۆشە ئەوە داواکە زەڵاتەیەکمان کرد زەڵاتەکەمان شێوەی زۆر جوان بوو هەر لە حەشوەی زەڵاتەکەمایەوە ئاواژە خوڕێت مەقلوبەکەمان بۆن و بەرامێکی ئەجگار خۆشی هەیە هیوادارم سوودێکم پێگەیان بن و کاتێکی خۆشمان ببێتە سەر سفرەخوانی هەموو لایەکتان ئاوادان بێ نوێژ و تاعات و ڕۆژتان قوبوڵ بێ بەخواتان ئەسپێرم بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی ئەوە چییە؟ خۆچای دۆلفینسی نییە؟ بەدڵی نییە چونکە دۆلفینسی نییە دۆلفینسی